سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی گوندی مازوودەرەی سەقز دژ بە کەم ئاوی، چالاکی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز لە ئیلام، ڕێپێوانی خەڵکی ئوردوگای مەخمور دژ بە گەماروی دەوڵەتی عێراق، بەیانیەی پەرستاران بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار، بانگەوازی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان بۆ ڕۆژی 1 مەی، راپۆرتێک لەسەر ڕووداوەکانی کار لە ساڵی 1403 و مانگرتنی دەیان هەزار کرێکاری بەشی خزمەتگوزاری گشتی لە ئەمریکا. کۆبوونەوەی خاوەن زەویەکانی شارۆچکەی هەوا نیروز لە کرماشان. ڕۆژی چوارشەممە 10 گوڵان خاوەن زەویەکانی شارۆچکەی هەوا نیروزی کرماشان دژ بە ڕادەستنەکردنی خانووەکانیان خۆپیشاندانیان کرد، بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان و تێکهەڵچوون ڕوویدا. بەپێی زانیاریەکان زەویەکانی شارۆچکەی هەوا نیروز سەر بە تەعاونی مەسکەنی ئەرتەشە و پێشتر بە بیانووی سازکردنی خانوو پارەیەکی زۆر لە خەڵک وەرگرت بوو، بەڵام چەند ساڵ بەسەر وادەی دروستکردنی خانووەکان تێپەڕیوە و کەس وەڵام دەرەوەی خاوەن زەویەکان نییە. ڕۆژی چوارشەممە ناڕازیان دروشمی بێشەرەفیان دژ بە هێزە ئینتیزامیەکانی ڕژیم بەکارهێنا و سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی تەقای ئاسمانیان بەسەر ناڕازیاندا کرد. ناڕەزایەتی خەڵکی گوندی مازوودەرەی سەقز دژ بە کەم ئاوی. خەڵکی گوندی مازوودەرەی سەقز ڕۆژی چوارشەممە 10 گوڵان دژ بە نەدانی هەقاوەی کەشاوەرزی و نەبوونی ئاوی خواردنەوە ناڕەزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان 2 ساڵ لەمەوبەر بەرپرسانی دەوڵەت بەڵێنیاندا بوو کە لە ڕێگەی بەنداوی چراغ وەیسەوە ئاوی کەشاوەرزی بۆ جیتیارانی ئەو گوندە دابین بکەن، بەڵام 2 فەرماندار لەو شارە هاتن و چوون و هێشتا بەڵێنەکان جێبەجێ نەکراوە. هەروەها بەهۆی دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی کانیەکان وشک بوون و خەڵک بە دوای ئاوی خواردنەوەی پاکدا سەرگەردانن. چالاکی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز لە ئیلام. ڕۆژی چوارشەممە 10 گوڵان کۆمەڵێک لە ئەندامانی گروپی شاخەوانی هەڵۆی سەقز بۆ ڕێزگرتن لە یادی هەژار عەزیز نژاد بەسەر چیای سەیفی ئیلامدا هەڵکشان. ماوەیەک لەمەوبەر ژینگە پارێزێکی خەڵکی بانە بە ناوی هەژار عەزیز نژاد هاوڕێی لەگەڵ باوکی بەهۆی ڕووداوی هاتوچووگیانیان لەدەستا و ژینگە دۆستانی کوردستان وێڕای بەشداری بەرین لە مەراسمی پرسە و سەرخۆشی ئەو دوو چالاکە مەدەنیە چەندین چالاکیان بۆ ڕێزگرتن لە یادیان ئەنجامدا. ڕێپێوانی خەڵکی ئوردوگای مەخمور دژ بە گەماروی دەوڵەتی عێراق. ڕۆژی چوارشەممە 10 گوڵان دانیشتوای پەنابەرانی مەخمور لە هەرێمی کوردستان لە ناڕەزایەتی بە گەماروی سەپێنراو بەسەر ئەو ئوردوگا لەلایەن دەوڵەتی عێراق خۆپیشاندانیان کرد. بەپێی زانیاریەکان دەوڵەتی عێراق چەند بازگەی پشکنینی لە ئوردوگای مەخمور داناوە و بەردەوام کەلوپەل و ئۆتۆمبیلی دانیشتوانی ئەو ئوردوگایە دەپشکنێت. هەروەها دەوڵەتی عێراق ئاستەنگی زۆری بۆ هاتوچووی دانیشتوانی ئوردوگا دروست کردووە و ڕێگە نادات پێداویستیەکانیان لە دەرەوەی ئەو ناوچەیە دابین بکەن. ڕۆژی ڕابردوو پەنابەرانی مەخمور بە دروشمی بژی بەرخۆدانی مەخمور کۆبوونەوە و خوازیاری کاردانەوەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بەرامبەر بۆ پێشێلکاریە بوون. کۆبوونەوەی خانشینکراوانی شێرکەت واحد لە تاران. خانشینکراوانی شێرکەت واحدی تاران ڕۆژی چوارشەممە 10 گوڵان لە بەردەم دەفتەری ناوەندی شێرکەتی کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم خوازیاری پەرداختی حەقی سەختی کار بوون و ڕایانگەیان ئەگەر دەوڵەت مەزایە پیشینیەکانیان پەرداخت نەکات ڕەوەندی خانشین بوونیان لە تەمین ئیجتیماعی ڕوبەڕووی کێشە دەبێتەوە. خۆپیشاندانی خاوەن نانەواخانەکان لە قوم و شیراز. ڕۆژی چوارشەممە 10 گوڵان خاوەن نانەواخانەکان لە قوم و شیراز دژ بە نەدانی یارانە و گرانی لە بەردەم ئوستانداری کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان دەوڵەت هێشتا یارانەی خاوەن نانەواخانەکانی پەرداخت نەکردووە، لە حاڵێکدا نرخی هەموو شتێک لەوانە ئارد، ئاو، بەرق، گاز، خەمیرمایە و هەغدەستی کرێکاران چۆتە سەرەوە، بەڵام نرخی نان بە دوای بڕینی پشکی ئاردی دەوڵەتی
وەک خۆی ماوەتەوە و گران نەکراوە. ناڕەزایەتی خاوەن کێڵگە پەلەوەریەکانی خوزستان لە ئەهواز. خاوەن کێڵگە پەلەوەریەکانی ئوستانی خوزستان ڕۆژی چوارشەممە 10 گوڵان لە بەردەم ئوستانداری کۆبوونەوە و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتە ئابوووریەکانی دەوڵەت نیشاندا و ڕایانگەیان بەهۆی هەڵەی بەرپرسانی ڕژیم لە مایە پوشبوون نزیک بوونەتەوە. بە پێی زانیاریەکان نرخی دانەوێڵە و خوراکی پەلەوەر هەروەها نرخی ئاو و کارەبا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بەشێک لە خاوەن کێڵگەکان بەهۆی بڕانی بەردەوامی کارەبا زیانیان بەرکەوتووە. بەیانیە پەرستاران بە بۆنەی ڕێژی جیهانی کرێکار. ڕۆژی چوارشەممە 10 گوڵان کانونی سنفی پەرستاران و کادری دەرمانی ئێران بەیاننامەیەکیان بە بۆنەی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار بڵاو کردەوە و داوایان لە هاوکارەکانیان کرد ڕۆژی پێنجشەممە هاوڕێ لەگەڵ چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگا بەشداری ناڕەزایەتیەکان بن. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە ڕۆژی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار و ڕۆژی یەکڕێزیمانە. ئێمە پەرستاران و کادری دەرمان کە مەعیشەتمان لەلایەن مافیاکانی قازانج و دەسەڵات بە بارمتە گیراوە ڕۆژی جیهانی کرێکار ئەکەینە ڕۆژی بەدواداچوون بۆ مافەکانمان و ڕای دەگەینین. کۆمەڵگەی ئێران نایەوێت وەکو ڕابردوو بژیت و چیتر لەسەر کوت ناترسێت. ساڵانێکە وەکو خزمەتگوزارانی هێڵی پێشەوەی بێهداشت و دەرمان زەحمەت دەکێشین، بەڵام لە جیاتی بایەخدان بە کێشە و گرفتەکانیان ڕوبەڕووی دەرکردن و دوورخستنەوە بوونەتەوە. هێزی کاری پەرستاران و کادری دەرمان کوێلێ دەستی دەسەڵاتدارانی سەرمایەداری بووە و ئەو چینە بەردەوام لەلایەن حکوومەتەوە دەشەوسێنێتەوە. بانگەوازی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان بۆ ڕۆژی 1 مەی. شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران بۆ ڕۆژی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار بانگەوازیەکی بڵاو کردەوە و تێدا داوای لە هەموو موعەلمان و خانشینکراوانی سەرانسەری ئێران کرد لە کۆبوونەوەکانی ئەو ڕۆژەدا بەشدار بن. شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران لە بانگەوازەکەیدا ڕایگەیاند بۆ ڕۆژی پێنجشەممە لیستی دادخوازیە مەعیشەتی ئاموزش و سیاسیەکان ئامادە کراوە و داوا لە هەموو قوتابیان و بنەماڵەکانیان دەکەن هاوڕێ لەگەڵ مامۆستایانی زەحمەتکێش لە کۆبوونەوەکانی ڕۆژی جیهانی کرێکاردا بەشدار بن. ڕۆژی 1 مەی ڕۆژی یەکگرتووی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا دشت بە دەستڕێژی حکوومەت بۆ سەر ناوەندەکانی پەروەردە و ژیانی خەڵکە. قوتابخانەکان سەنگەری شۆڕشی ژنجیان ئازادین و ئەبێ بەرگری لەو کانونە بەهێزەی. بەیانیەی ئەنجومەنی خوێندکارانی زانکۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکار. ئەنجومەنی خوێندکارانی ئێران ڕۆژی چوارشەممە 10 گوڵان لە بەیاننامەیەکدا وێڕای دەربڕینی پشتیوانی خۆی لە کرێکاران، موعەلمان، قوتابیان، پەرستاران و خانشینکراوان ڕایگەیاند. زانکۆ قوتابخانە و کارخانە پادگان نییە. خوێندکارانی ئێرانی لە بەیاننامەکەیاندا ڕۆژی جیهانی کرێکاریان لە هەموو چوێن و توێژەکانی کۆمەڵگا پیرۆزبایی کرد و وێڕای ڕێزلێنان لە یادی قوربانیانی تەقینەوە لە بەندەری ڕەجایی سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامیان بە توندی مەحکوم کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا ئاماژە بە پێشێلکردنی مافی کرێکاران و موعەلمان، قەیرانی ئابووری، نەبوونی ئەمنیەت، چوونەسەرەوەی ئاماری هەژاری و پلیسیکردنی سیستەمی پەروەردە کراوە و سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە 4 دەیە ڕابردوو بە توندی شەرمەزار کراوە. ئەنجومەنی خوێندکارانی ئێران هەروەها سەرکوتی چالاکانی سنفی خوێندکاری بە توندی مەحکوم کرد و ڕایگەیاند. زانکۆ قوتابخانە پادگان نییە. 46 ساڵ بانکران، ئەشکەنجە، دەرکردن و بەندکران نەیتوانیوە پاشەکشێ بە خەڵکی ئازادیخوازی ئێران بکات و خەڵک لەسەر گەیشتن بە ئازادی و بەرابەریدا سوورن. راپۆرتێک لەسەر ڕووداوەکانی کال لە ساڵی 1403 هەتاوی ڕێکخراوە مەدەنیەکانی ئێران هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار راپۆرتێکیان لەسەر بارودۆخی کرێکاران لە ساڵی ڕابردوو بڵاو کردەوە و تێدا ڕایان گەیاند لە نێوان 11 گوڵانی 1403 بۆ 11 گوڵانی 1404 18354 کرێکار بەهۆی ڕووداوەکانی کار و نەبوونی ئەمنیەتی پیشەیی کوژراوە و بریندار بوون. بەپێی ئەو راپۆرتە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بەلانی کەم 16273 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار بریندار بوون. هەروەها لەو ماوەیەدا 2081 کرێکار
بەهۆی ڕووداوەکانی کارگیانیان لەدەستاوە. 22% ڕووداوەکان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی، 14% ڕووداوەکان بەهۆی ڕووداوی هاتوچوو، 10% ڕووداوەکان بەهۆی ئاگرکەوتنەوە، 10% ڕووداوەکان بەهۆی بەرکەوتنی شتی سەخت، 8% ڕووداوەکان بەهۆی ژاراوی بوون، 7% ڕووداوەکان لە معدەنەکانی ئێران، 6% ڕووداوەکان بەهۆی گازگوتووی، 6% ڕووداوەکان لە کارگا سەنعەتیەکان، 6% ڕووداوەکان بەهۆی بەڕگورتووی و ئامارەکانی دیکە پەیوەندیان بە خنکان، پترۆشیمی پاڵاوگەکان، کاری ساختمانی، لێدانی بیری ئاو و کەشاوەرزی هەیە. کوژرانی دوو ژنی گەنج لەلایەن هاوژینەکانیانەوە لە یاسووج و خودابەندە. لە 2 ڕۆژی ڕابردوودا دوو ژنی گەنج لە شارەکانی یاسووج و خودابەندەی سەر بە پارێزگای زەنجان لەلایەن هاوژینەکانیانەوە بە بیان و کێشەی خێزانی کوژراون. بەپێی راپۆرتەکان ژنێکی تەمەن 25 ساڵ لە شاری یاسووج لەلایەن نامزەدەکەیەوە بەچەک کوژراوە و تاوانبار دواتر دەستی داوەتە خۆکوژی و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. لە لایەکی دیکەوە ژنێکی گەنج لە یەکێک لە گوندەکانی شارستانی خودابەندە بە ناوی مەهناز کەسیللو تەمەن 30 ساڵ بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن هاوسەرەکەیەوە کوژراوە و بکوژ لەلایەن پلیسەوە دەست بەسەر و ڕادەستی دادگا کراوە. لە سێدارەدانی 11 بەندکراو لە مەشهەد، کەرەج و ئەهواز. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئیعدامی 11 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و سێخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانەکانی مەشهەد، کەرەج و ئەهواز جێبەجێ کراوە. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، حکمی ئیعدامی 7 بەندکراوی بەلوش لە زیندانەکانی وەکێڵئابادی مەشهەد بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان جێبەجێ کراوە کە ناسناویان بریتیە لە عەبدولغەفار بەراهوویی، پەرویز دەستکالا، عەبدولسەمەد گورگیج، محەممەد ڕەزا دادەمیدا، ئەمیر محەممەد مەزارزهی و سەجاد بەراهوویی. لە لایەکی دیکەوە 4 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، کوشتنی بە ئەنقەست و سیخوڕی بۆ ئیسرائیل لە زیندانی قەزەلحەساری کەرەج ئیعدام کراون کە ناسناوی 2 کەسیان بریتیە لە موحسین لەنگەرنشین و ئەسخەر وەتەندوست. هەروەها بەندکراوێکی بەلوش بە ناوی محەممەد نەبی زیرکاری بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ئەهواز لە سێدارە دراوە. دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی دەیان هەزار کرێکاری بەشی خزمەتگوزاری گشتی لە ئەمریکا. ڕۆژی چوارشەممە 10 گوڵانی 1404 هەتاوی 55,000 کرێکاری بەشی خزمەتگوزاری گشتی لە ئەیالەتی کالیفۆرنیا دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ڕژان لەسەر شەقامەکانی لۆس ئانجلس و خۆپیشاندانیان کرد. بە وتەی ناڕازیان پاش ئاگرکەوتنەوەی لۆس ئانجلس ساعاتی کاریان زیاد کراوە لە حاڵێکدا ڕێژەی حەقدەستەکانیان لەکوخۆی ماوەتەوە و پاش بەدەسەڵات گەیشتنی دۆناڵد ترامپ ئاماری هەڵاوسان بە شێوەیەکی بەرچاو چوەتە سەرەوە، بەڵام خاوەنکارەکان حازر نین حەقدەستەکانیان زیاد بکەن. کرێکارانی ناڕازی هەروەها وتیان دانوستانی نوێنەرەکانیان لەگەڵ دەوڵەتی فدراڵ بێ ئاکام بووە و تا ئەو کاتە داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە خۆپیشاندان دەدەن. بینەرانی ئازیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژین.